ئەمریکا قۆناغی دووەمی سزاکانی بۆ سەر ئێران خستە بواری جێبەجێکردنەوە کە بە سەختترین سزای مێژووی بۆ سەر ئەو وڵاتە ناوی بردووە. پاش کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ماوەی 6 مانگدا ئەمە دووەمین قۆناغی سزاکانی واشنتۆنە بۆ سەر تاران. ئەم سزایانە کە لە ساڵی 2012 بەسەر ئێراندا سەپێنرابوون. ساڵی 2015 پاشەنجامدانی ڕێکەوتنامەی ئەتۆمی لە نێوان ئێران و وڵاتانی پێنجکۆیەک سزاکان لەلایەن ئەمریکا و ئیدارەی ئۆباماوە هەڵگیرابوون. خۆلی یەکەمی سزاکان کە 3 مانگ لەمە و بەربەسەر کۆماری ئیسلامی ئێراندا سەپێنران قەدەغەی مامەڵاکردن بە دۆلار و ڕیاڵ و ئاڵتون و کانزاگران بەهاکان، هەروەها پیشەسازی ئۆتۆمبیل و فرۆشتنی فڕۆکە بە ئێرانی گرتەوە کە بەهۆیەوە بەهای دراوی تمەنی ئێرانی لە بەرامبەر دۆلار بە شێوەیەکی بەرچاو دابەزی. قۆناغی دووەمی سزاکان کە لە ڕۆژی 5 تشرینی دووەمەوە خرانە بواری جێبەجێکردنەوە، پیشەسازی نەوت و ئاڵوگۆڕی بانکی و کەشتیوانی و کەرتی وزەی ئێرانی کردووەتە ئامانج کە بەهۆیەوە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا ژمارەیە کۆمپانیا وازیان لە کڕینی نەوتی ئێران هێناوە و بەشێک لە وڵاتانیش هاوردەی نەوتی ئێرانیان کەم کردوێتەوە، ئەوەش هەناردەی نەوتی ئێرانی دابەزاندووە. هەرچەندە ئەمریکا پێشتر ڕایگەیاندبوو ئامانجی ئەوەیە هەناردەی نەوتی ئێران بە سفر بگەێنێت، بەڵام لەم ڕۆژانەدا 8 وڵاتی کڕیاری نەوتی ئێرانی لە جێبەجێکردنی سزاکان بەخشی. ئەوە ژوا دەکات هەناردەی نەوتی ئێران هەرچەندە دابەزێت، بەڵام بەو ڕێژەیە نییە کە پێشبینی کرابوو. ئەگەرچی ئەمریکا بەخشینی ئەو 8 وڵاتی لە جێبەجێکردنی قۆناغی دووەمی سزاکان بۆ ئەوە گەڕاندووەتەوە کە دەرفەتیان پێ بدات تا جێگرەوەیەک بۆ نەوتی ئێران بدۆزنەوە، بەڵام بەرپرسانی تاران ئەوە بە شکستی ئەمریکا لە سەپاندنی سزاکان ناو دەبن. لای خۆی شێوە واشنتۆن پۆست لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە بەهۆی پابند نەبوونی زۆرێک لە وڵاتان سزاکان کاریگەری پێشبینی کراویان لەسەر تاران نابێت. لە بەرامبەر هەڵگرتنی سزاکاندا ئەمریکا داوا لە ئێران دەکات ڕێکەوتنێکی نوێی مەرجداری لەگەڵ ئەنجام بدات. واشنتۆن مەرجەکانی خۆی ئاشکرا کردووە کە خۆی لە دۆسەی ئەتۆمی و دەزوەردانی ئێران لە کاروباری وڵاتان دەبینێتەوە. ئەمریکا داوای لە ئێران کردووە پیتاندنی یۆرانیۆم و بەرهەمهێنانی موشکی بالستی ڕابگرێت و وردەکاری بەرنامەی ئەتۆمی ئاشکرا بکات، ڕێگە بە ئاژانسی وزەی ئەتۆمیش بدات پشکنینی تەواو لە وڵاتەکەی ئەنجام بدەن. هەروەها وەستاندنی پشگیری بۆ تالیبان و قاعیدە و سوپای قودس و داماڵینی چەک لە حەشتی شەعبی و تێکەڵکردنەوەی بە سوپای عێراق و ڕاگرتنی پشگیریەکانی بۆ حوسیەکانی یەمەن و کشانەوە لە سووریا و کۆتایی هێنان بە مەترسیەکانی بۆ سەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکە بە تایبەت ئیسرائیل و سعودیا. بەشێکی دیکەیە لەو مەرجانی ئەمریکا بۆ هەڵگرتنی سزاکان لەسەر ئێران خستوێتی ڕوو. ئەمە جگە لە داواکاری ئازادکردنی زیندانی ئەمریکیەکان. لە بەرامبەردا ئێران بە ئەنجامدانی ڕێکەوتنی نوێ قایل نەبوو و مەرجەکانی ئەمریکا ڕەت دەکاتەوە. تارانداوا لە واشنتۆن دەکات بگەڕێتەوە بۆ نێو ڕێکەوتنامەی ئەتۆمی و لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامەدا گفتوگۆ بکەن.